باشە مەبەستمە گفتوگوی زیاتر بکەم لەبارەی پرۆژەی هەژماری من یاخود پرۆسەی هەژماری من. دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێربەی. سەرەتا دەمەوێتەوە بپرسم کە ئایا هەژماری من پرۆژەیەکی حیزبیە یان نیشتیمانیە؟ من پێم وایە نەک نیشتیمانی، هەر ئەرکێکی نیشتیمانی و ئینتیمایەکی نیشتیمانیە زیاتر. ئەی بۆچی بە حیزبی کراوە؟ والله هێزاوە لە حیزبەکان بپرسیم باشتر، بەڵام ئەوان هەر دایمەن شتێکی چاک بیتن بە شێوەیەکی دیکە تێکی دەدەن و خراپی دەکەن. ئەوانەی کە باس کرا لە راپۆرتەکەی جەنابتان، من پێم وایە وەک هەستێکی نەتەوەی یەک لە پرۆژە سەرکەوتوەکانی کوردە با بڵێن، نەک با بڵێن کە حکوومەت باستەچی کوردایەتی و باستەچ نەتەوەی قسێ بکەیت. یەک لە پرۆژەکانە بە دەستی کار و بە کادیری کورد ئەو پرۆژە سەرکەوتو بوو و کاری خۆشی کردو لە دەرەنجام لە دیار بە سەدان هەزار کەس موچەکانیان لەو ڕێ بەرگێتەوە. من پێم وایە ئەوەی ئێستا دەکرێت بە ئیفلیتکردنی بە کارێکی دژایەتی نیشتیمان و نەتەوەکەش دەبینم. ئاشە دکتۆر بە لە ڕووی ئابووریەوە پرسیارێک بکەم. زۆر باس لە باشیەکانی پرۆسەی هەژماری من کراوە، بەڵام لە ڕووی ئابووریەوە ئایا ئەگەر تۆ ئەکاونتێکی بانکیت هەبێ هیچ زەرێرێکت لێدا یاخود لە ڕێی بانکەوە وەرگری؟ چار وڵات لە جیهانمانە کە ئەو کارتەیان نییە، بەداخەوەی چەند کوردستان بوو کانگاومانە بۆ دروستکردنی چار دەوڵەتانەش دیارە، سۆمال و هەرێمی کوردستان و بەنگلادیش و وڵاتە چکەشە لە ئەفریقیا. هەر ئەو چار وڵاتە لە 1990 دەوڵەت مابووین داخلی ئەو سیستەمە نوێ بووین کە هاتین سیستەمەکە بەداخەوە ڕێگریەکان زیاتر لە ناوخۆییە لە پێشم وایە لە منلانەیەکی سیاسی نادروست لەلایەنێک دەیکاتن بەرامبەر بەوەی من پێم وایە لە دوای هەڵبژاردنەکانە دەیەوێ وە کارتێک بەرامبەرەکەی خۆی بجوولێنی. کارت وەکو چۆن؟ بۆ بێگومانە ینی ئێستا بۆ تا هەڵبژاردن نەکرا لە پاش هەڵبژاردن دێن تا پێش هەڵبژاردن مچیان بەو کارتێ وەرگرت لە ناوچەی سلێمانی. ئێستا کە دێن چی ڕایگرتووە، بە چ سیستەمەک ڕایگرتووە، بە چ یاسایەک ڕایگرتووە، ئایا پارێزگای سلێمانیە نەخێر چێ ڕایگرتووە؟ بێگومان لایەنێک لە لانچ سیاسی ڕایگرتووە، بڕیاریدایە لۆ مەزەندەکی خۆی سیاسیەکی خۆی و لۆ دەستکەوتێک لە دەستکەوتەکانی خۆی بە وەک کاغەزێک یان وەک کارتێک. باشە جا لایەنێک چی ئەڵێت فەرمانبەر گرنگەوەیە کە لی تێبگا بزانێ بابەتەکە چیە بۆ ئەوی خۆی بتوانێت ئاڕاستی خۆی بکە. هەژماری من فرەبانکە، واتە فەرمانبەر دەتوانێت لە هەر بانکێک خۆی دەیەوێت لەوێ هەژمارەکەی بکاتەوە. ئایا ئەمە ساختەکاریە کە ئەوان باسیەکەن؟ نەخێ بۆ ساختەکاریە. ئەو باقانێکە لە هەولێریش یان لە سلێمانی یان لە دۆگ یان لە هەڵەبجە لە ناوچەکان لەوچەکانی هەرێمی کوردستان کە موچیان وەرگرتیە ئەو بانکانە ژەڕێ باقی مەرکەزی عێراقی مۆلەتی پێدراوە، هیچ باقێک نییە لەسەر جا دەبیان کۆمپانیەکی نەناسراو بن. باقن و متمانیان هەیە ئەو بێ لە متمانەکەیان من لێرە بە فەرمانبەران دەرێم هەر باقێک لەو باقانە بەلایەنی کەم دەبی 75 میلیۆن دۆلار نواندنی هێبی لە باقی مەرکەزی عێراقی کەواتە بە هیچ شێوێک لە شێوەکان موچەکانیان لەوێندا نافەوتێ. ئەگەر لەوێن دەریش باقی خوا نەخواستە تووشی کارەساتێک بۆ باقی مەرکەزی عێراقی یەکسەر لەو 75 میلیۆن دۆلاری کە وەک یەدەک دانرایە وەک پاڵپشتی وەک زەمان و ئینشورانزیە باقانە دانرای دەتانی بدرێتەوە. بەڵام بەداخەوە من پێم وایە کەمێک درێغی لە هەردوو لایەنە بوو. درێغەکەی من لێرە باسم کردێ هەر لەو کەناڵێ جەنابتان باسم کرد دەبایە زیاتر پەنا ببین و زیاتریش کارتەکەی بە پێش بێخین بۆ نمونە جەناب لەوانە بپرسی نەدەکرا بەس ئەو کارتە موچە پێوەربژیرێ دەکرا ئەو کارتە وەک ئەو پیسەکەی خۆی دێ ئەو کاتە من بتانم خەرجەکانی حکوومەتیش پێ بدەم وەک لە دایرەی هاتوچۆبی هەنگاوی یەکەم نییە لە پرۆژەیەکی هێندە گەورە و بەرفراوان نەخێر ئێستا زیاتر کارتەکان بۆ زیاتر بۆ موچە وەرگیرا بوو. من پێم وایە گەر ئەو کردارە بکرابایە بە شێوازی قستیش خەڵکە دەتانی سوودی لێ وەرگری زەنا بدەزانی بۆ بازارکردن و بۆ دانی ئەو ئەرکانی کە لەسەرتە بەرامبەر بە حکوومەت و لە سێشخانەکان ئەوڕۆ ئەو کارتەیان ئەو پرۆژەیە دەکەتە ناو هەموو خەڵکەکە هەموو پێویستی پێدەبوو. بەڵام بەداخەوە لە لایەنی وەزارەتی دارایی ئەو پەرێ پێ نەدرا و تەنها بەکار هات لە بۆ وەرگرتنی موچەکە. باشە با پرسیارێکی دیکە بکەم. ئێستا کە لایەنێک یا چەند لایەنێک دەیانەوێت دەم پرۆسەیە بەلا ڕێجا بەرن هاوڵاتی یاخود فەرمانبەر نێتنەوە هەژماری من کە پێویستە ئەمە خەتای حکوومەت بۆ نەیتوانیوە پرۆسەکە بە تەواوی بگەێنێتە هەموو لایەنەکان یا ئەم لایەنانە ئەگەر باشیش بێ هەرەڵەن خراپە؟ نانە من پێم وایە ئەم لێرە بە هاوڵاتیان دەرێمەوانەی لەناو ئەو دۆخەیدا دەژین کە لەلایەن لە بابنێن لە شاری سلێمانی وەبزانم بڕیارێک درا کە کار پێ نەکرێ یان
ئیفلیزیکردنی کارەکەی پێ بکرێت ئەو کاتە ئەو قسانە جێبەجێ دەکرێت ئەگەر لە عێراق لە عێراق لە قیباقەکانی لە سلێمانی و لە شوێنەکانی کە کردبا وەک ڕافیدێن و ڕەشید و باقەکانی دیکە بەڵام ئێستا بن پێم وایە ئەو کارێک کە دەیکەن زەربەی زۆر گەورە بە موسەخۆرانی ئەو دەڤەرە دەکەوی. باشە دکتۆر کە زۆر حەزیان لە سای و سێبەری عراقیان ئەوانە پێیان وایە گەر ئێستا پرۆسی تۆنتیت کەندەک هەژماری من ڕاستەخۆ هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەکان وەرەگرن ئایا ئەمە دەکرێت یاخود پێیوەستە بە هەرێمی کوردستان و ئەو ڕێکەوتنانی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی هەیە؟ بێگومان حکوومەتی عێراقیش ئەو هەنگاوی ناوێ لەبەرەوەی من پێم وایە ئەگەر حکوومەتی عێراقی بچی بە یەکلایەنە باقی ڕەشید و ڕافیدێم لێرە دەتانم برێم حەدا دەکەم حکوومەتی عێراقی و کارە بکە بچی بەس تەنها باقی ڕەشید و ڕافیدێن لە سلێمانی بکاتەوە لە هەولێرە دۆک سلێمانی نکاتەوە من پێم وایە ئەوە دەبیتە تەنگەژەشی سیاسی و دەستێوەردانێکی سیاسی لە حکوومەتی بەغداوە لە بۆ هەرێمی کوردستان ئەوەش نایکەنەوەن کاری وانە بیکەن. باشە بە ڕاشکایی با پرسیارێک بم هیچ بانکێکەیە بە تەنیا سوودمەند بێ لەم پرۆژەیە؟ نەخێر نەگرن هیچ باقێک نییە من پێم وایە زۆر بە زۆری باقەکان ئەرچیان زیاتر بۆ خەرجیشان کردتە سەرێ و فەرمانبەریشی زیادیان کەوتوتە سەر بەس بەڵام ئەوانی کاوان بەحث دەکەن دەڵێن باقە ئەهلیەکان لە کوردستان ئابوورێکی سەرمایه‌داری ئێستا ڕاستمالینە هەموو شتێک هەموو خزمەت گوزاریەکانمان کارە باشمان لە دەستی کارتی تایبەتە بەنزینشمان لە دەستی کارتی تایبەتە هەموو وڵات وا دەکەوێتە دەستی کارتی تایبەت لەبەرەوەی شێواز و سیستەمی ئابووری وڵاتەکەی من شێوازێکی سەرمایه‌داریە یان ڕاستمالی پێ دەرێن کەواتە کۆمپانیەکان دەبێ خزمەت گوزاری پێشکەشکە نەکەن. باشە دکتۆر یعنی ئەم پرۆسەیە هەروە بە ئاسانی حکوومەتی هەرێمی کوردستان نەهاتووە بڵێمە پرۆسەیەکە و دەستی پێیەکەم لەگەڵ عێراق گفتوگۆ کراوە ڕێکەوتن کراوە هەروەها ڕەزامەندی بۆ وەرگیراوە بۆچی لایەنێک ئێستا لەناو خۆ دەیەوێت ئەم پرۆسەیە؟ من پێم وایە ئەو بەڕێزانێک کە ئێستا جێبستمان دەبن هیوادارم سوود لەو قسانە بەگرنەوە دیکەم ئێستا بێگومان ئەگەر باقیش نەکرا یان وەگو میستومە وا بڕیارە لقێک نا مرکزێکی ئەو دوو باقا لە سلێمانی بکرێتەوە خەڵکەکە بچن خۆیان ناونووس بکەن بەواستەی پارەکە بەڵام من بە مامۆستان و بە ڕێزان و موچەخۆرەکانی سلێمانی دەرم تۆگە موچەش بەگەر ئەگە بێوانی پێویستت بە خزمەت گوزارێک و یان کتابتەی دەگەیان شتێک لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبی ئایا وەزارەتی پەروەردەی بەغدایە بۆ دەکە تۆ ئیشەکە بەس پارە وەرگرتن و موچە وەرگرتن نیە شەکەوەیە تۆ پابندی وەک فەرمانبەر یا موچەخۆر بە وەزارەتێک لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان کەواتە سەر موچەتە گواستنەوەتە هەر شتێکت پێویست هەبی تۆ علاقە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە مانەوە نییە تو دەرێم دەچم موچەکەی لە بەغداوە دەگرم کە موچەکەت وەرگرت ئەگەر پێویستە سبێنی لە بە دوو ڕۆژ مۆڵەتەوی دەچ لە بەغداوە دەگری بەغدا چاوەڕێ مەکەن لەوەی زۆر سپاس بۆ شرۆڤەکانی دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی زۆر سپاس بۆ تۆ.